بۆچی موچا لە سلێمانی وای لێ هات؟ نووسینی هەردی مەهدی. 3 مانگێک زیاترا بگرە و بەردەی گفتوگۆیەکی بێزەنتی بێبن و چەلەحانەیەکی میدیایی پارتی و یەکێتی و شەڕەکۆڵانیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و جنێودانی لایەنگرە چاوبەستراوەکانیش بە حیزبایەتی مایەپووز بابووەستێ کە شەتەقی لە ڕۆحی هاونیشتیمانیان بڕیوە، بەڵام بە سیاسی و میدیا و خەڵکەوە هەمووان چەلەحانێکە گەرم دەکەن بێ ئەوەی لە ئامانجەکە بدەن و بگەنە هیچ. ئەسڵی کێشەکەی زۆنی سەوز لەم کاتەدا ڕێکەوتنی چەند مانگێکی ڕابردووی یەکێتی و پارتی و گۆڕانە لە چوارچێوەی ئەنجومەنی ئابووری هەرێم کە بەپێی ڕێکەوتنێک لەسەر پێداگیری یەکێتی وەک حیزب لە تیمی یەکێتی حکوومەت هەر زۆنێک سەرپشک کرا لەسەر داهاتی نێ و خۆ تەکمیلەی داهاتە نەوتێکە بۆ موچە بکەن. ئەمەش نیمچەلا مەرکەزیەکی زۆنەکە بوو. کاتی خۆی بە خەیاڵی خۆیان هەر حیزبە بە مەرامی خۆی وەک حیزب ویستی خێری خۆی لێ بسێنێتەوە بێگوێدانە بەرژەوەندی خەڵکو و بەڕێوەبردنێکی شایستەی دادپەروەرانە و پاراستنی قەوارەی هەرێم 2000 ئامانجی جوڵانەوەی نیشتیمانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان. ئەم دەسەڵا شۆڕکردنەوەی یان نیمچەلا مەرکەزیە داراییە کە ئەجێندای بەردەوامی بەشێکی یەکێتی و چەندەنگێکی نێو پارتی و هەنێ لە گۆڕانخوازەکانی پێشووتر و چەند کەسایەتیەک بوو کە بیری سیاسیان پەرتەوازە بوو چونکە لەلایەک داوای هەرێم و لامەرکەزیان دەکرد و لەلایەکی دیکەوە داوای بەهێزکردنەوەی ناوەنج و گەڕانەوە بۆ بەغدایان دەکرد کە من هەمیشە دژی بووم و باوەڕم نە بە لامەرکەزی سیاسی و نە هەرێمگەرایی و نە ئومێد هەڵچنین لەسەر بەغدا هەبووە. 2000 بە فشاری شەقام تیمی یەکێتی و گۆڕان لە حکومەت ناچار کرا کە نەدەبوو تەسلیم بوایە و کۆتاییەکانی ساڵی 2021 بەم ڕێکەوتنە مشتومڕەکەیان بڕیەوە. بەداخەوە لەمەدا حیساباتی یەکێتی هەڵەبوو، پارتیش وەک ململانەی لە بابەتەکەی ڕوانی و وای دەبینین ئەمەی لێکەوتەوە کە داهاتی سلێمانی و دەوروبەری لەلایەک زیادی کردووە و لەلایەکی دیکەوە ناتوانێت تەکمیلەی داهاتی نەوت و سەدەقاتەکەی بەغدا بکات. پارتیش تا ئێستا ئاسوودە دەروون بەبێ گوێدانە بەرژەوەندی هاونیشتیمانیان لە ناوچەکە دەستی ڕەقیبەکانی دەشکێنێتەوە و لە کاسەی خاڵی ماڵەکان دەڕوانێت و دۆخەکەی زۆر پێ باشە، چونکە ئەم بەتەنها چاوی لەوەیە کە بەم هەنگاوە یەکێتی لە دابینکردنی موسەدا ئیحراز بکات کە کردوویەتی و پرسەکە کردووە بە ئیختیبار بۆ شیعارە پێشینیەکانی هەرێمگەرایی و لامەرکەزی و دەیەوێت بیسەلمێنێت و بە بەرامبەرەکانی بڵێت ناتوانن بژێوی دابین بکەن. ئەم پرۆسەیە کە سلێمانی و هەڵەبجە بە ئێرەی گەیاندووە ڕێک واتە بە بەرامتەگرتن و بە سیاسیکردنی قوتی خەڵک لەلایەن یەکێتی و پارتیەوە، نەک سیاسەتکردن و حکومڕانی، یعنی خەڵک و خزمەتگوزاری بوونەتە کارتی ململانەیەکی نیشتیمانی. ئێستانەیەکێتی دەیەوێت و دەتوانێت بڵێت پەشیمانم لەو بڕیارەی تا خەڵک باری ڕاست ببێتەوە، نەپارتیش خەمی خەڵکی سلێمانی هەڵەبجەیەتی و ئیتر کۆی قەیرانەکانیش تێکەڵ بووەتەوە بە ململانەکانی بەغدا و یاسای هەڵبژاردن و غازی نادیار. ئەمە بەشێکە لە چیرۆکە حەقیقیەکە کە لە پەنایدا هەم داهاتی هەرێم کە زیادی کردووە بۆ خوددانی حیزب و دیارنەمانی بەر لەوەی بێتە نێو بانکەکانەوە هەم کەمی کردووە بۆ هاونیشتیمانیان. یادی بەخێر سەردەمی خوالێ خۆش بوو باعیس تاڵەبانی وەزیری دارایی پێشووتر حکومەت مانگانە پارەی دەدا بە حیزبەکان و یەکجار بوو. ئێستا حیزبەکان و سەرکردەکانیان بەپێی موچە و بەڕێژەی کورتێنان بەشی حکومەت دەدەن و خێری پێ ئەکەن. ئەو کات ئۆپۆزیسیۆن و میدیا لێیان کرد بە هەرا کە ئەمە هەڵەیە. ئێستا تێگەیشتم کە سێ حیکمەتێکی تێدا بوو ئەم دابینکاریە، چونکە حکومەت بەشی حیزبی دەدا و بێدەنگی دەکرد. ئێستا پارتی و یەکێتی بە ڕێژەی پێویست بەشی حکومەت دەدەن. ئێستا مەترسیداتر لەمەش ئەوەیە هوندەیەکی میدیاییش لە نێو پارتی و یەکێتیدا چەند ڕۆژێکە هەیە وای کردووە مەسەلەی بێموچەیی بەشێک لە فەرمانبەرانی سلێمانی هیچ کامیان هەر باسیشی ناکەن. زاموسیبەتەکە لەوەدایە کە شەڕی میدیایی دەست پێ دەکەن، هەر فەرمانبەرانی حکومی زیان دەکەن کە ئاشتیش دەبنەوە هەر لەسەر حیسابی ئەمان کۆتایی دێت.